بڕیار وابوو ئێمە پەیوەندی لەگەڵ ئاسۆ ئەڵمانی بکەین وە کاگڕەوەند مەلا محەممەدە مەحموودە ببوور مەسوول مەڵبەندی کەرکووک کە وت تەحەدای ئێمەی کرد وتی ئەگەر هەر کەسە گەندەڵی شتێکی کاریرەکانی ئێمەی لابوو بە ئاگادارمان بکاتەوە ئەوتی بە ئاگادارمان بکاتەوە لە مەڵبەند ئەمە پێشوازی دەکەین زراعات دەکەین کاک هەژار کەرکووچی یان کاکەی تەحەدای کرد وتی کاکە پێویست ناکە لە مەڵبەند ئێمە بێن گفتوگۆ بکەین وەرە لەبەر چاوی خەڵک شەفاف بین ئێمە بە بەڵگە پێت بدەن کە حزبەکەت چەند گەندەڵی کردیە وە کەوادیرەکانت وە بە بەڵگات ئەنەوە پارێزەرە لە بەردەستیانە بەداخەوە کاگڕەوەند پاشەکشەی کرد و جوابی ئێمەی نەداوە نە ئێمە نەکات ئەوە کە دەکرا ئێمە میوانداری بکەین لەبەر ئەوەی کەس ناتوانین ئەو تەحەدایە بکە بە حزبی ئەوروپیشەوە لەبەرە حزب نییە گەندەڵی لێ نەبی بەسەر ئەوەندەی ڕێژەکەی پارتی و یەکێتی ڕێژەی گەندەڵیان یعنی ئەگەر مەگەر لە وڵاتێکی سۆماڵیا بڕوا بکەم لەوێن دەری زیاترە بڕوا دەکەم چۆن دەی تەحەدا دەکەی ڕەنگی تەحەدا لەو شەخسی خۆت بکەیت تەحەدا لەو مەڵبەندەکی یەکێک لە کۆمیدیاکانی کاگڕەوەند بوو کە نەدەبوایە بیکاتن ئێتر کاک ئاسۆ ئەڵمانی پەیمانی دا هاوڕێیان پەیمانی دەکا بێت لەگەڵمان دیدارێک بکات تر ئەو دەمی گوتی نەخۆشم ئەیدا پەیوەندیمان پێکردەوە کاک ئاسۆ هەموو تیرەکان ڕوو لە ئاسۆ ئەڵمانیە ئاسۆ ئەڵمانیە وێسەر لە دوای هەفتەیەکی پێوەندیم پێکردوتم فەرموو ئێستاکە ئەڵەیە وەڵایی بڕیاری مەکتەب سیاسی نابی هیچ لێدوانم کەن وتم بابە ئەمە خۆ دژی پارتی قسە ناکەین مەلەفی پارتی قەپات دەکەن مەلەفی سیاسی دێنە سەر مەسەلەی گەندەڵی دەکرد ئێوە جواب ناداتەوە برات ئەوەتە لێرەیە ئەوەتە لێرەیە ئاسۆ ئەڵمانی ئەگەر جورئەت دەکا حتى دوو مانجکەش ئەم ئامادەین هەر وەختەشی ویست دیداری لەگە دەکەین بەس ئەو بەرپرسانە هەمویان پاشە خانیان ئەوەندە پیسە ئەوەندە تاوان و ئەوەندە گەندەڵی و مافیابوونیان هەیە ناوێرن بڕوا بکە ڕۆحیان ئەو تەلەفۆنانە چۆکە ئێمە لۆیان دەکەین ئەزانی بۆ لەبەر ئەوەی ئەو پرسیارانەی ئێمە لەیان دەکەین و ئاوە بە ڕاشکاوی لە دوور دەستیان دەنێت کە چیان کردیە هیچ ڕۆژنامە نووسێک لە کوردستان جورئەت ناکات لەبەر ئەو لێوێن دەرئەر بە ناوی یاسا دەیگرن یا فەقیرانە لەبەر دەستیان هەنجەتکێن بەس ئەمە هیچ ئەوەمان پێیان نیە دوو ئەمە لەیان ناترسین دەمەکە نەک بە تەلەفۆن لە سەجادەکانیش خواخوامەنە بیانگری بۆیە ترسیان هەیە ڕۆحیان چەندە لە ئەوروپا هەیە دوو ئەوەندەش لە زەنجی تەلەفۆن هەیە کەوای لێ هاتووە بڕوا بکەن ئەو هەفتەی لە بۆ ببوورن پێنج شەش بەرپرسی باڵای کەرکووکم کردیە کەس ناوێری جوابداتەوە تویژداتە ئەوە ژیانە تێدا دەژین یعنی بە جددیمە ئەوە ژیانە تێدا دەژین ناوێرن جوابی تەلەفۆن بدەن بە هەموو قەتەکگەم ئەو وەزعە یعنی ڕەنگی زۆر خۆتان پێش شەهامەت بی بەڵام ببینن لە بەرامبەر تەلەفۆنێک لە بەرامبەر ڕەخنەیەک چەندە دەترسن هەر پلە و پۆستێکتان هەبی هەر چەند هێز و چەکدارتان هەبی ملیارها دۆلارتان هەوی بەس ترسنۆکن لە بەرامبەر یەک تەلەفۆن و یەک پرسیاری شەفافیەتی خەڵک هاوڕێیان من نامەوێت بە ئەوکەم بەڕاستی هەرچی گەندەڵی هەیە لە کەرکووک بەشەکی لە بەشی کە یەکێتی باڵادەستە پێشتر 6 کورسی هەبوو ئێستا 4 هەیە و یەکێتی بەردەوام باڵادەستە لە ئەوەی هەمووی ڕوو لە تیری 3 کەسە ئاسۆ ئەڵمانی ڕەفەت عەبدوڵڵا کاکەمەت هەمووی یعنی دەیان دۆسیەم لۆ هاتیە بەڵام یعنی من نەمدەتانی سەناوی 100 کەسی لێرە برێن بمبورن ئەو ماوەی کەرکوچەکان گەلک زۆر زەختەچی ئەویانم کرد مەلەفەچی گەلک زۆرم هاتێ بەس خۆ من ناتوانم مەلەفە گسکەکان باس بکەم لە مەخفەت ئاوڕێیان ڕەنگی پێشتر باسم کردبی بڕوا بکەن هەموو مدیریەتەکان بە پارە دەکرد مدیریە شۆرتا بەلەدیە نازام چ سەدەی مەسخر هەندێکە دوای ئەو مدیرانە لۆ خوارێ وەچ پێینی چیمیان کە ئانیش دەفرۆشنەوە بلمقادەی پارەکەی خۆیان بیننەوە و مەخفەرەکان دەفرۆشنە مەخفەرەکان بەرمونە بەلەدەکان دەفرۆشنە مۆزەفەکانی بندەسەڵاتی خۆیان ئەوانیش دەچێ وەرەگرن ئەو خەڵکە ڕەشوڕوتەی خینی ئەو جوتیارانە دەمژن ئەو خەڵکە هەژارەی کەرکووک دەمژن هەیبێ وجدانینە هەربێ وجدان هەموو ئەوانەی خوێنی کەرکوچەکان دەمژن لەگەڕەکان ئەو کوردانن و لەگەر هەرێکە قسە دەکەیت ئەزانی چ بە منداڵە 5 شەهیدم هەیە کاکە 5 شەهیدت هەیە دەبی ئاوا عەزیەتی خەڵک بدەیت بڕوا بکەن ئێستا لەگە مەسوول مەخفەرەکی شوڕتەی باسم کرد تەلەفۆنم کرد
نامێ ئێستا ناوی بدەم ژنێک چوویتە مەحازەی پیاوەکەی گوتیتی چم دەدێ پێم گوت یەک جاری بکە یەک جاوە لێرە جێ لێیە ئەڵێ تەحەدا دەکەم بەس هەمووی دەڵێن بۆم نەکردیە واللهی لە بۆم نییە یەک مەسئولی ئەوانە ئەوە بی ئەو جارەی ناویان بڵاو دەکەینەوە بگاتە ئەو دەرەجەی باشە تو وجدانتان بەحسەکان ویان لەگە ژنی کوردە کرد ئەتوەرە بچێ مەحازەی پیاوەکەت برێ چم دەدێ بالمقابل پێ وجدانینە ئەوی خینی جوتیار و هەژاری کورد دەمژی هەر ئێوەن ئەوانن کە لە شاخن ئەوانن هەموو دەڵێن چاپێن شەهیدمانێ ئەوانن کە خۆتان پێ ئەوەیە لە پارتی وێچێتی هەم لەو مەسئولانە ئەوانەی خوێنی ئەو ڕەنزدەر و زەحمە کێشانەی سەجادەکان شوتی فرۆش کاڵک فرۆشەکان کورە بێویژدان ئەوانە هەموو خۆخوانە 20,000 پەیدا بکەن مەفرەزیان دەنێرنە سەری ئەزێتیان دەدەن چێن یعنی هەر هاوڵاتی خزم و کەس و کاری خۆتان خۆ بەعسیەکان نین هەی بێویژدانینە ینی ئینسان زەرجیژان دەگاخر کەرکووک بەدەر لەوەی زۆڵمەکی چینایەتی هەیە زۆڵمەکی قەومیش تا ئێستا هەیە زۆڵمەکی قەومی گەورەش لە سەروانی ئەوان فەقیرانە کوردی کەرکووک تا ئێستا شەڕی نەتەوایەتیش دەکەن لەو شارەی لە هەمووی بێ ئەخلاقتر گچکە و گەورەی و مەسئولانە تەساهول و عەرەبەکان دەکەن ناوی هەندێک سەرک خێڵ و ئەوانم دۆهاتێ دەبێت تەدقیق بکەم ماڕێیان گەلێک شتم زۆر هاتێ بەس قسەک دەبێت تەدقیق بکەم هەندێک مەخفەر پۆلیس هەندێک ئەوە زەوی دەفرۆشنە عەرەبی تعریب کراو یەک بێک ناوتان دەدەم خائینینە لەکوێ بۆ لە کەرکووک وەختی خۆی سەدام دەری دەکردنی ئێستاس لۆ بزنسی دەیکە وەکو ئێستاکە لە هەولێریش بە سەدان هەزار عەرەب پێدرایتە ناو هەولێر دادەندرێت لە بۆ بیسنسی هەرچی دەوڵەمەندی ئەوڕۆ کوڕک بابەتەشی جوانیشە دەرێ زەویەکەی خۆم خانێکم دانا لە ئەوەی لەوەی تجا ئەوە بفرۆشن دەرێ دوو کورد نەهاتیە بەڵام 100 عەرەب تەقدیمی کردێ بە زەرێم قەت نافرۆشمە عەرەبان ئەوە نە لە ڕێگە سپەرستی و ناسیۆنالیزمی وەکو بازەکردنە بابە ئەلەو سوید و ئەوڕۆپایش لەو ئەوروپاش چەند گەڕێکێک هەیە ئەوروپیەکان لێ ناگەڕن پەناهەندە زۆر بستە ژوورەوە هەموو سویدەکان دەزانن هەموو پەناهەندە لە چەند گەڕێکێک خڕکرایەوە لەم ئەمە هیچ خەتەری نەسە ئەمنی قەومی هیچ سرای قەومیشمان لەگە سویدەکان نینە خۆمان پێ بەشەکە لە ئێرادە دەتاوێنەوە کەچی ئەوانە لەو کەرکووکەی کە 100 ساڵە تەعریبی هەیە بە دەستی خۆیان مەجموعەک مەسئولی کورد مدیر شورتەکان بەلەدیا مدیر بەلەدیا زەوی دەفرۆشنە عەرەبەکان وەلا هەولێرش ئەوە خیانەتە عەرەبەکان بەلێ شاو ڕوو لە کوردستان دەکەن ئەوە دیموگرافیا گۆڕینە ئەوە هیچ ئەوە نییە ئەمە لەگەڵەوەدان عەرەب بێن لە هەولێر کە زوڵمیان لێ دەکرێت بێن لە هەولێر بەحەوێندرێنەوە بەڵام ناکرێت 300-400 هەزار عەرەب داخلی شارە کرایە کە ملیۆنێک و نیوی ملیۆنێک و 200-300 هەزاری کوردە ئەوی تر پڕی عەرەب کرایە ئەوە خیانەتە مەسعود بارزانی و مەسرور بارزانی یەکێتی نیشتیمانی لە کەرکووک ئەوەی کە بانگەشەی تعریبتان دەکرد ئێستا بە خۆتان دەیکەن بەرحاڵ هاوڕێیان بچمە سەر ئاسۆ ئەڵمانی با یەک بێک بەبەست بەرپرسەکان دابرم ئاسۆ ئەڵمانی ئەتوو لە وەختی سەدام ببورن وەختی کە لە دوای 16 ئۆکتۆبەر لە زۆر شوێن باز کرایە 360,000 دۆلار لە حکوومەتی عێراق وەرگرتێ لە کاتێکە داوای 1 ملیۆنت کردبوو وایان نە لە پای 16 ئۆکتۆبەر سەدەی داوام پیسەوە لێ دەگەڕێم براکەم بەڕاستی لەبەر ئەوەی هەر ئەتوونی هەمیان وانە وەڵی دوسێ لە قتەیان لۆ نردمێ ئەو مەسئولانە 1 و 2 3 نیە باش بڕوا بکەن کامەی مەسئول دەگری بە یەک ژن دەچیرێ هەمووشیان دکۆمنتیان بەڵگیان لەسەر پارتی دەسەیەکێتی لەسەر پەرپرسە ئەوە بوویتە گەورەترین گاڵتەجاری و ئەوەیان هەموو فلیم یەکتریان دەکەن تو وجدانتان ئەوە چقیم و ئەخلاقکە یعنی قەزم بەگشتێ لێرە ئەمیان هیچە وەڵا ڕۆژێک لەگە بەرپرسێکی قسەم کرد گوتی بەخوا ئەمی شەیتی ماوە پێتر وەتی ئەمی شەیتن ئەدی بڕوا بکە ئەمی شەیت وەتی کەسمان نیە نەماپی ڕاستی کرد زۆر ئەترافەتی خۆی چەند قانوێکی لە سلێمانی هەیە من دەمویست پرسیاری گشتی زۆر لێ بکەم بەس نامەوێ هەموو شتێک بکەم کە بەتایبەتی لە پشت مەقەڕی پارتی ئاسۆ ئەڵمانی بە خۆت و بە کاکەمەد و بە ڕەفعەتی لەگە قائید فەیلەقەکەی ساعدی بوو چێ بوو 400 عەردتان تەوزیع کرد یەکە هەمووی یەکی بە 45 ملیۆن دینارتان تەوزیع کرد چەندین شتی کەتێ من نامەوێت ئەوە بکەم
هاوڕێیان دەڵێن لە کەرکووک دەسەوڕکەن ئەڵێن لە کەرکووک ئەو ڕاکانجبووریە 16 قازانج وەردەگرت لە هەموو شەریکە و شتێک هەموو پرۆژەیەک لەوێن دەرات تەوزیعی دەکا ئەو حسەی کورت و 120 چەندە نازانم تورکمان ئەوە ئەوش تەوزیع دەکا ئەوە چی برایان هەمیان لە پشتەوە متفق باشە لە محافز وەردەگری محافزیش تەوزیع دەکا ئیلۆ ئەوە لۆ ئیدارەی گشتی یەکێتێک کە حسەی زۆر لە بۆ یەکێتی دەڕوا لۆ تورکمانان لۆ عەرەبەکانیش یعنی ئەوە هەیە هاوڕێیان بچینە سار مدیر بەلەدیەی کەرکووک کاک فەریدم تخوا شەرم ناکەی مدیر بەلەدیەی وعدت دا 2000 دەنگ وعدت دا وتت دیدار دەکەن شەویان دواتر بەڵام ئامادەنی ئێستا ناوێری جواب دێوە کام خۆتم پێ ناسان بزانە لەبەر ئەوەی زەلیلی لەبەر ئەوەی گەندەڵی ناوێری جواب دێوە بە ئاسۆ ئەڵمانیشەوە بە ڕەفەت عەبدوڵڵاشەوە بە هەر هەموو بەس بەرپرسەکانەوە دەزانن بۆ لە کۆنچبوون لە شەڕچنا بەڵام لە تەلەفۆن دەدرسن لەبەر ئەوەی مکەسەراتتان هەیە لەبەر ئەوەی ئێمە دەزانن ئێمە دۆسیەکانتان لێ گەورە دەکەین بۆیە فەریدون تخوا شەرم لە خۆت ناکەی ئەو هەموو کریکاری زەحمەتکێش و خەڵکە هەژارەی خۆش پێکادیرەی کورد و زەحمەتکێش و یەکێتی و کوڕە هەژاری کورد لە ناو شاری کەرکووچێ ئەو جوتیار و هەژارە و بەقاڵ و ئەوانەی کە ڕۆژی 20,000 جەنابەت لەگەر شێخ هەردی زوڵمیان لێ دەکەن تو وجدان دەتوانی بە ئیسراعەت بخەوی یعنی وجدانت هەیە ئەوەندە عەزەتی ئەو خەڵکە زەحمەت کێشەی کەرکووک دەدەی ئەوە عەرەبەکان نایکە بەعسیەکان نایکەن تورکمانە شۆبمیت نایکە ئەتووی دەیکەی ئەتووی هەلوەیەکت ببوورە ئەلوەت دایتە شێخ هەردی 500 ملیۆنی 3 کەس ئەوە بووە لە بۆ ئەوەکەی نافەسەکەی چووە لە کاتێکدا ئیکۆپری 24 کەس چووە ئەو ئەلوێیە گومرگە ئەڵێن ملیارە کونیوی دەکات بە 500-600 ملیۆن دینار دایتێت بالمقابل 30 دەفتەر و هەندێک پارەیان داوە پێ و شوقەیەک ئینگلیزیش ڕقم چارەوە بزانم ئەگەر دەرێ لۆت دەنێرم چی پێدایە لە بەرامبەر ئەوە شەرم ناکەی کاک فەریدون لەسەر نوێنەرایەتی کورد ناشوێری جواب دێەوە کە وعدت دا وەرە ئینسانە کە بەس بەم برێ لۆ ناوێری جواب دێەوە پەیمانت نەدا کە جوابم دێەوە هاوڕێیان ئەوەیە بپرسن بە چل دەفتەر دۆلار ئەوەی کردیە لە وەزیری بەلەدیات وەزم پارتیە ژنەکە پارتیە لە بەغدایە بە چل دەفتەری کردیە لە وەزیری بەلەدیات ئەویش چ دەکا هەموو شتەکان دەفرۆشتەوە نیوە بە قیمەت هەموو پرۆژەیەک سەتادەی خۆی وەردەگرت وایە نەبرایەکی هەیە ناوی ئادەمە سکرتێری چی تاوانەوە زانیارە لەم هاتیە ئادەم سکرتێری و برایەتی سەتادەی هەموو پرۆژەیەک وەردەگرت ناقی نییە مدیر بەلەدیە ناوێری جواب داتەوە ئەگەر هەیە بشگۆڕێ نازانم شتێکی وام ژێرە بوو لەو ڕۆژان چ بوو بەغدای هەندێکدایان گوت چوو بۆ ئەستەمبۆڵ نازانم بە زوار بڵام چوو بۆ بەغدایە وایە نا ئەوەی بەس نەگۆڕدرێ ئیتر ئەوەیە لەگەر ئەو خەڵکە من بەس تەئەسف لەوە دەخۆم وەرە ئەوەی بەعسیەکان نەیانکرد بەعس دەری دەکردی ملک و ماڵی لێداریش دەکردی بەس کریکار و ڕەنزدەری کوردی ئەزیەت نەدەدا بەس ئەوانە هەموو شتێک دەکەن بێویژدانینە خەڵک خواخای بۆ ئیدارەی کوردی هەبێتن ئێستا هەموو مدیریەتەکان زۆربەی لە بەردەستی کورد و لەو 20 ساڵی یەک نموزەستان پیشاندا پێزەوەنترین نموزەت ئەوی زوڵم لە کوردەکە ئێستاکە عەرەب نییە تورکمانیە ئەنگۆنە بڕوا بکەن ڕاکان جبووری بەقەت ئێوە پەیچێتی و پارتی و بەرپرسەکە پارتیش مەسوولەکانی خۆی هاان لە مەناسب هەموو گەڕانتەوە درۆی دەکات لە مەسەبە ئیداریەکان هەمووانی گەڕاندیتەوە بەڵام بەس شکلی نەچیتەوە لە انتخابات شتینەوە لۆ دەڕکلامشتیان بەرحاڵ کاک فەریدون بەردەوام بی دڵنیا بە زۆر مەلەفیکەت هەیە بازەکە شتی خەتەر دڵنیا بە من یعنی نامەوێ هەموو دۆسێکە بتە کەرکووک شاخەوان عەبدوڵڵاشمایە بەس دڵنیا بە هاوڕێیەوە تێش مەگەن ئەو مەسوولانەوە نییە هەر ئیلەلئەبەد برێن تەلەفۆن هەڵناگرن بەردەوام دەبین لە تەلەفۆنکردن مانگەشکە دوو مانجیشکە سەک هەر دەتانگرین هەر سیاسەتتان دەگۆڕێت هاوڕێ شاخەوان عەبدوڵڵا لەسەر لیستی کورد کوڕە سەرۆک جاش 269
عامر سيريا بولا فوز بابنا عبد الله دلو تعنا مملونا الكاف شاخوان بالريزو ورق سبكين هلا كم دار بين الله يدري تخد ناسينا إيكا خوما بدأ زين تباش من ناسي يعني في ذكاء يعني لقر أوين كف واتساب يخوم بقدر نادر لهم كرديا تقصد أول كده ودري أتلاقي سيارة من لبناني أم سيركا وده تندقد ده أو ده جواب ده متم أو عقلي شرقة أو العقل نقول أتون كابرات شقي دنگه كان معي كذا لو بلادك ما قوش فين قلت أتو ده تي قوبيا أو شتانية قال خدنا ترسي بعد ده أم بسيار اللي ده قام ودري لا تزري ده روجنامه بعد كي موت بين قول خباتك دقلنا فروشه بعد زري ده بيها مو مدي حزبك ده هزار كسيرينا كاتن بروابك كردستان تيفي وزاغريوس أوانا كتيم بالرابك بس أو داري من خوشنا أو 1,200,000 كاس بس لا من ديتي 1,200,000 برحال داري بسيار ملوبني را بيم قد تو خود بام بس دزان براسي مع مسؤولانه كرت لبارتي وشتي أو أنا زور وزن إمش أخل كسادين مسؤول لايما أو يكيل كيل يدرك غلط ذكري كرسوا ذكري هيس تقديس ثانية إيه ولا من درن أجا خدمت كاري خلقنا بن إهانة شتان دكين بيجي خوتانه ودكين نابي لوتان آسمان بيوبل لود برزي إيوه هل يكجلوانا بخويني هزاران كس جيشتي كأود شاخوان عبد الله كرجاش الشد دو عرق وكو أو خلقي تري إما معنا نخويني رشته نتمني لبهاري لري كردياتي روين نروجك ترسولر زي بعسيها وأصلا لو كسانا بنا أوان ترسولر زي عقستنا وقوة هاوريان هربوزاني هرتزيك نكش الشاخوان سيروان كوري سيد عاصي ديگري بدبرسي باراسن أوش أويا كرس رئيس جاشا عندما شي أنزمان ناي باقي محمد هادية أوش كون بعسيش توغبو باز أو با بارعال دمي سنده بسيار لكاك شاخوان كم كالاستا من الناس من همور ذكاريك شاخوان عبلا مسؤول حماية خود لوت سقرت يا بس ورا بخلق بدي بس بخلق بدي روشك ديما السري أو مسؤول باسوانا كاني خود كبيرتر لقى بابش بوا شيش كومالاتي كم الناس مناوي خوشنيا بلام لو بمادة تير سجنت يلا آسايش يشتي ودت لسوسي ونحضر مساواة خريج بيبي بغداد كاك شيش كومالاتي خوش ما كان أو دوسي حال بدينا بلام أتلو بمادة تير ودك إيه هوار لو جناب قلت أجر حتى ديدو راكان زبوري سويندي نخوات باتشي لملي دكم لايدة استا بيستي نوزديش أوي كنز ثمان كيف الرئيس أوف شكلنا هاوريان أو بارتي كخوي بعض ذاك زور بين دجي حشت وبرواب كان لتفشارة لبو زبل حمرين شاخص نوري كردستان أو شاخوانا السرپرشتي هناني همو مواد حشد الشعبي ذكر بأمر مسعود بارزاني وآيا أنا شاخوان لما مسعود شي بالله بارتي بيقول يهيج سيترك يكبرز قومش شأن ده هموش تبرين شاخوان أختي لآسايش بزور كسكوش بشك بنزي تاوان لو تدريج ذكري أهنا كل نابطة ولا رجاني ده هاتو دين وباش زوري أو ده عشان يعرف أخوان تسليم كديا أوراقي بارتيان كيفو بوزانيات كشاخواني شغلوانا بوب سرپرشتي ملفي داعش الجدولة باوشي أوبا هاوريان بارحال من نامي كاتا كان همون أو متكسي دوسي كاتا شي زوريش بكوشن بلام كيسي كركولو إما نويبون وبراسي خلچي كركوك شايستي ريز گرتنن شايستي گرنجي بيدان بداخو من بوم دركت نكرد صلاتي سياسي روجنامه نوساني كركوك زۆر جێگای ڕەخنن کە نەیانتوانی ئازاری ئەو شارەیان بگێنن دیارە من ناڵێم وەکومەیان پێ دەکرا بەس دەکرا زیاتر بین و دوو هیچ حزبەک هەتا لەو دوو سێ ڕۆژەی مەلەفی شاری کەرکووچی گەندەڵیەکانی هەڵنەدایتەوە دەبینم پێرێ نەوەی نوێ هاتە سەرخەت ئەوە دەکات ئەدیب وەرە لەو دوو سێ ساڵەی ڕابردوو چەند مەلەفتان ئیبراز کرد ئەو هەموو حزبە باسی گەندەڵیەکانتان کرد بزانە ئەمە بەس دۆسێکمان جوڵان كريكاران وزحمة ششان لقومرق مظاهرين كد حزب هاتا ساخات عقيد فرهاد در كرا دوسيا كبرو ببرسن اقل كركوشي هتا اساش قرمو قور نبيت وهمو برپرسا كان حلوي صدق
بڕوا بکە تەلەفۆن بۆ هەر بەرپرسێک دەکەن هەڵوێستە دەکەن لەبەر ئەوەی ئەزانن چیان لەگە دەکەن بۆیە و من دەمێ ئەوە بڵێم کورە هاوڕێیان کە کوچەکان خەڵکی کوردستان والله لە منتان زیاتر پێ دەکرێت لە ئێمەتان زیاتر پێ دەکرێت لە ڕەنزەرگراوی مەکی ئامێدیتان زیاتر پێ دەکرێت باشە بۆ ئێوەش لە ئەوروپاوەکی ئێمە خۆ بەهرەی شەعر نییە خۆ ئەوە گۆرە بەهرەی گۆرانی نییە دەوەبی تەلەفۆنە دەست دەدێ بڕنەوە مەسئولانە لەو سوسیال میدیا ڕسویان بکەن تا خەڵک بێدەنگ بیت نێتە پشت ئەو کەیسانە بەجرئەتەوە ئەو مەسئولانە ڕسوانەکان نەکەویتە دویان ئەو زوڵمە هەر دەمینێ هەمووتان دەبێ هەر بەس قەهر و خەفەت بخۆن هێز و ملەتی هوشیارم ئەو کاتە دەستە پێش کە جورئەتی سیاسی هەبی تا ترسنۆک و بێ ئەو بن من زۆرم پێسەرەت بەدەیان کەس لەو ئەوروپا بە من دەڵێت کاناومەدە باشە مەژۆر شتوونە کورە شەرم بکەن خەڵکی کەرکووکە یعنی نایە لەسەر وەکو ئێمە لەوانە بکە لەوانە ها لەنە لەو ئەوروپای دەشی لۆوە ناکەن یعنی ناتوانان گۆژۆکو ئێمە تەلەفۆنەوە مەسئولانە بکەن هاوڕێیان